ئەم ئۆتۆمبیلە نوێیە کە گەیشتوتە کوردستان، ئۆتۆمبیلی تۆیۆتە لاندگرۆزەر مۆدێلی 2025 یەکەمین ئۆتۆمبیلی هایبردی لاندگرۆزەرە کە کۆمپانیای تۆیۆتا دروستی کردووە. تایبەتمەندی ئەوەیە ئەم ئۆتۆمبیلە کە پاوەری زۆرە، توانای ئەسپی زیاد کردێ لە ناو ئەو ئۆتۆمبیلە لە 409 هۆرسپاوەر کردیتە 457 هۆرسپاوەر. ئەویش بریتە لە ئەو مەچینەی کە لە سەریتی دەبڵ تۆربۆیە لەگەڵ ئەو سیستەمەی کە سیستەمی هایبردی پێ دەڵێن. بەو دوو سیستەمە دەتوانیتن ئەو ئۆتۆمبیلە 457 هۆرسپاوەرمان پێشکەش بکاتە. بەڵێ ئەم ئۆتۆمبیلە هەر وەکو خۆمان دەزانین ئۆتۆمبیلی لاندگرۆزەر لە بازاری خۆمان زۆر شتێکی داواکراوە. ئەو وەجبەیە کە گەیشتیە بابەتی VX تێدایە، VXR و بابەتی GR تێدایە. بەڵێ هەر وەکو دەزانین سیستەمی هایبرد لەلایەن تۆیۆتەوە ناسراوە کە پێشتریش دەستیان پێکرد لە ئۆتۆمبیلی پریۆسە، کامریە، ڕافۆرە، بەڵام ئێستا گەیشتە ئۆتۆمبیلی لاندگرۆزەر. ئەو سیستەمە کە هەر وەکو برین لەگەر ژینگەی دۆستە و دەتوانیتن کە توانای پاوەری زیاد کاتن. لۆیە ئەمە دڵنیاینە کە کاردانەوەکی زۆر ئیجابی دەبیتن لە ڕێی کڕیارەکانمان.